نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خوش بسكانم وتاري أمرومان لسر روشتك ترى لروشت گرنگە کان کە پێویستە من و تۆی مسلمان هەوری بۆ بدەین و لە گیانی خۆمانە و لە ژیانی خۆمانە جێبەجێ بکەین. ئەویش ڕەوشتی الحکمەیە. الحکمە بە کوردی خۆمان واتە دانایی و لێزانی. ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ حکمە ئەوەیە فعل ما ينبغي على الوجه الذي ينبغي في الوقت الذي ينبغي. بە زمانی ئێستەی خۆمان بۆ ئەوەی هەمووان تێبگەین، وضع الشيء المناسب في المكان المناسب في الوقت المناسب، واتە دانانی شتێکی گونجاو لە شوێنێکی گونجاو لە کاتێکی گونجاو. ئەگەر نمونەیەک بێنینەوە لە مەجالی تربیەیە، طبعا نمونە هەرچی شت هەیە لەسەر ئەمە بیناکرێت، هەرچی شتی ڕێک و پێک هەیە، بەڵام یەک نمونە دێننەوە بۆ ئەوەی بە جوانی لەم پێناسەیە تێبگەین. لە بواری تربیەیە تۆ مامۆسای لە مەکتەبێکە ئەبینی تەلەبەیەکت ئاستی بەردەوام دا ئەبەزێ و تەمەڵە بێت، چۆن بە حەکیمانە معاملەی لەگەڵا ئەکەی. ئەبێ مامۆستایەکی حەکیم و دانا و ژیر بە جوانی تەرخان بکرێت بۆ ئەو تەلەبەیە، بۆ ئەوەی قسەی لەگەڵا بکا، بە تەنهاش قسەی لەگەڵا بکان، نەک لە ناو تەلەبەکانە. و لە شوێنێکی گونجاوە بۆ نمونە شوێنێک تەرخان بکرێت بۆ ئەوە لە قوتابخانەکەیە، شوێنێکی تایبەت هەبێ، واش ئەزانم ئێستا هەیە تایبەت بێ بۆ ئەو کارانە، ئەو ئیشانە، قسەکردن لەگەڵ ئەو تەلەبانەیە کە ئاسیان دەبەزێ یان شتێکیان لێ ڕۆدا. کەوابوو الشيء المناسب چی؟ ئەوەیە مامۆستایەکی عاقڵی ژیر یان کەسانێک کە پەروەردە دایان ئەنا بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە و وەزیفەیان ئەو ئیشەیە، ئەو کەسانە تایبەت ئەکرێن بۆ قسەکردن لەگەڵ ئەو تەلەبەیە لە شوێنێکی گونجاوە، وەکوتمان شوێنێک بێهادئ بێت و ژاوەژاوی تیان نەبێت و کەسیش ئاگای لێ نەبێت، یعنی کەسی تەلەبەی تر. وەقتی مناسب ئەوەیە کە لە کاتێکا بێت کە مەجالێک هەبێ بەدەستەوە قسەی لەگەڵا بکەی، نەک لە بینی دەرسەکانە، یعنی لە 5 دقەیە تۆ بتەوێ ئەو مەوزوعە کۆتایی پێبێنێ، لەوانەیە ئەو کێشەیەکی هەبێ بە 5 دقە چارەسەر نەکرێت، بۆیە باش واتانە ئەگەر بکرێتە دوای دەوام باشترە. ولا ڕۆژێکا بێ ئیمتیحان و تاقیکردنەوەی تیان نەبێ، بۆی ئەو مناڵە بەردەوام سەرقاڵ نەبێ و فکری لە لای ئیمتیحانەکە نەبێ، حتا یعنی فکری لە لای بێ بەوەی کە ئیمتیحانەکە ئەنجام ئەدال، یعنی دوای ئەوە لێرە دەرەچێ ئیمتیحان ئەنجامەدا فکری مەشغوڵە، و یان وەکو ئیمتیحانەکەی تەواو کردێ و دوای ئەوە هەری هێشتا فکری لای ئەوەی چۆن جوابی داوەتەوە. بۆیە ئەگەر لە کاتێکا بکرێت کە کاتی ئیمتیحانات نەبێ زۆر باشترە بۆ ئەوەی وەقتەکەی گونجاو بێ. کەوابوو شتی گونجاو لە شوێنی گونجاو لە کاتی گونجاو ئەوە پێی ئەوترێ حیکمە، پێی ئەوترێ لێزانی بەڕێزان، و ئەمە بەرهەمی چاک و ئیجابی و ئەرێنی بەدەستەوە ئەدا بەڕاستی. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بە من و تۆی مسلمان ئەڵێ کە ئێمە هەر ئیمانمان هێنا وتمان ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدەن ڕەسوول الله، ئیتر ئەبێ خەڵک بانکەین بۆ ئەم ڕێبازە، بۆیە بانگەواز ئەکەین بۆ ئەم ڕێبازە، هەموومان بانگەواز ئەکەین بۆ ڕێبازی خوا، هەموومان بانخوازین، بەڵام ئاستەکان ئەگۆڕێ. ئاستی کەسێکی کەم شارەزا لەگەڵ ئاستی کەسێکی شارەزایە ئەگۆڕێ، بەڵام بۆ هەمووان خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ ادع إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. بانگەواز بۆ ڕێگای پەروەردگارت بکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەی مسلمان، کاتێ بانگەواز بۆ ڕێگای پەروەردگارتەکەی بە حکمت و بە لێزانی و بە داناییەوە بیکە، شتی گونجاو لە شوێنی گونجاو لە کاتی گونجاو.
زۆر گرنگە ئاوابی. ئەمڕۆ بانخوازی وامان هەیە ناوی دەرکردووە بەناوبانگە، بەڵام حکمەتی نییە بە هیچ شێوەیەک، حکمەتی نییە. خەتەرترین مەسئلە کە حکمەیە ئەو تایە نییە. ئەمە کەی بانخوازە؟ يعني ئەگەر کەسێک هەر سەرەتا هاتە ناو ئیسلام وابێ ئەمەی تیابێ ادعو إلى سبيل ربك بالحكمة، بحكمة بانگواز بکە بۆ ڕێگای خوا. چونکە ئەمە ڕێگای تۆ نییە، ئەمە ڕێگای باوکت و باپیرت نییە، ئەمە ڕێگای خوایە. بۆیە ئەبێ بەو شێوە بانگی خەڵک بکەیت کە خوا ئەفەرمێ. بۆیە خوای تەعالی ئەفەرمێ بە حکمەتەوە بانگواز بکە و بە ئامۆژگاری جوان. کاتی ئامۆژگاری یەکێکەکەی ئەبێ زۆر بە جوانی ئامۆژگاری جۆرێک لە ڕەقیب زبری تایە، بۆیە ئەبێ زۆر بە جوانی بیکەی. ئەفەرمێ والموعظة الحسنة، ئەی ئەگەر پێویستی بە مجادلە کرد لەگەڵ کەسەکە ئەبێ قەناعەتی پێ بکەی، بڕێ فکرەی لە مێشکە هەیە ئەبێ ئەو فکرانە دەرکەیت، فکری باش بخەیتە شوێنەکەی. وجادلهم بالتي هي أحسن، ئەو پڕی ئەبێ بە چاکی مجادلەی لەگەڵا بکەیت، چونکە مجادلە خۆی بۆ خۆی بربەرەکانیە، هەر لە خۆ زەحمەتە مقابل قەناعەتکە. ئەگەر زۆر بە جوانی نەیکەی لەوانەیە مقابل نەتیجەکەی عکس بێ لەگەڵیا، لەوانەیە لە جاتی ئەوەی بانگی بکەی بۆ ئیسلام بیتۆرێنی ڕاوی بنەی لە ئیسلام. دەی من پێتان ئەڵێم چەند کەس هەیە ئەمڕۆ بە ناوی ئیسلامەوە خەڵک لە ئیسلام ڕاوانە، چەندێک هەیە مخالفەی ئەم ئاەتاکە بەداخەوە زۆرن. نازانم باسی کێتان بۆ بکەم و باسی چیتان بۆ بکەم و لە هەموو شوێنەکە لەو بانخوازە ڕاونەرانە هەن، لە هەموو شوێنێکە زۆر بەداخەوە ئەڵێ. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم أفرمي حسودي حلال نية إلا لدو شنانه به، لا حسد إلا في اثنتين. يكميان كابرايك خوي تعالى باروبوليكي باشي داوە پێی ماڵێکی باشی داوە پێی سەروەت و سامانێکی باش، لە پێناوی خوایە خێر و سەدەقا و چاکە ئەکا بەو پارەیە. تۆش دروستە بڵێ خوایە خۆزگایە منیش وەک ئەوم هەبێ و بتوانم وەک ئەو خێر بکەم، نەک خۆزگا بخوازی کە لە ئەو خوا بیسێنێتەوە، نە بڵێ خوایە هی ئەو بەرەکەتی تێ بخەیت، بەڵام بە منیش بیبەخشی بۆ ئەوەی بتوانم وەکو ئەو خێرم دەستکەوێ. ئەوە لە شوێنێکە. شوێنی دووهەم رجل آتاه الله الحكمة فهو يقضي بها ويعلمها، کەسێ خوای تعالی حکمت و دانایی پێداوە، بەو دانایی و حەکیمی خۆیە داوەری لە نێوانی خەڵکە ئەکا، خەڵکی فێری حکمت و دانایی ئەکا. زۆر گەورەیە. لەم دوو شوێنە دروستە تۆ داوا بکەی لە خوای تعالی تۆش وەکو ئەو پێ بکە. سنەتی پێغەمبەری هەر هەمووی حکمەتە، هەر هەمووی حکمت و داناییە. پێشینانی ئێمە زۆر گرنگیان بە حکمت داوە. سولەیمانی کوڕی عەبدولمەلیک کە خەلیفە بووە لە سەردەمی خۆیان، یعنی کاربەدەستی وڵاتی ئیسلام بووە، بە ئەبوو حازمی عالم و زانا فەرموویەتی کێ عاقڵترین کەسە، کێ لە هەموو خەڵک عاقڵترە؟ فەرمووی ئەو کەسەی کە فێری حکمت ببێ، یعنی فێری دانایی ببێ و خەڵکیش فێرکە، ئەوە لە هەر هەموو خەڵک عاقڵترە. فضيلي كري عياض يكيك لبيشينان أفرمي العلماء كثير، أفرمي زانيان زورن أويك الذين شارزايها بي يتم مستويان أقوري. طبعا هي توزي هي زياتر هي زور زياتر زورن ما شاء الله ولاتي إيمش بيزانانية، بلام والحكماء قليل، بلام بداخوة حكيم وداناك كما زانا زورة بس داناك كما همو كسيك شایسەی ئەوە نییە بڕۆیتە لای پرسیاری لێ بکەی یا گوێ لە قسەکانی بگری، ئیلا ئەبێ دوو صیفەتی تیا بێ، هەم عالم بێ هەم حەکیم بێ. گوێ لە گشت کەسێ مەگرن، لەم تیکتۆک و فەیسبوک و ئەمانە هەر کەسێ قسەی کرد گوێی لێ بگری، دوای دڵتان نەخۆشەخەن، نەخۆشیەکەی دڵی خۆیان نەخەنە دڵی ئێوە. گوێ لە کەسێ بگرن، هەم زانا بێ هەم دانا بێ، هەم زانا بێ هەم دانا بێ. بەڕاستی خۆشەویستەکانم قسەکەر و ئەتوانم بڵێم شارەزا لە دینا زۆرە، هەرێکێ بە پێی مستەوای خۆی، بەڵام دانامان زۆر کەمە. ئێمە پێویستمان بە زانایەکی لێزان و دانا هەیە. فایدەکانی سوودەکانی دانایی، خۆشەویستەکانم، دانایی ڕێگایەکە بۆ ناسینی خوا، ئەتگەیەنێتە خوا. دانایی صفاتی گشت پێغەمبەرەکانە و پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم بەتایبەت، و هەروەها صفاتی هەموو عالمە خواناسەکانە.
هم عالم الرباني كان علماء الربانيين لقل علم حكمة داناي شان هبوا حكمة داناي خوش بسكانم وات في أكا كاتي قسكت سديد به وقولوا قولا سديدا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا كاتي قسكان تان باجي خوي بقري قسيك بيك خو بيغمري خو بيخوش أو داناية قسيكي جونجاو لشويني جونجاو لكاتي جونجاو أو كاتتو إنسانيكي حكيمي أجر أو تيابي حكمة وأكاب لو بايد برزكاتوا أو أنا حكيم من حرف يا ودانا نخلوارا حيش كانوا بس دانايا وعاقله أم عالمها مو أرات خزمتي فيري داناي أبي داناي وات فيك خوش بسكان ميكي كتر لفايدة كاني وات فيك قصي غلط نكي وكرداري غلطيش نكي من نالم حركة دانا بيتر معصومة يعني وكو شون بلي باريزرا وكو بيغمرا كان نا هیچ کەسێ معصوم نییە جگە لە پێغەمبەرەکان نەبێ بەڵام دانایی وات پێ ئەکا کەمترین غەڵەت بکەیت هەم لە قسەتا هەم لە کردارەتیشتا طبعا دانایی خۆشەویستەکانم حکمت بڕێکی هیبەتی خوایە وآتەینا لوقمان الحکمە خوا پێیدا تا بڕێکیشی بە هەوڵ و کۆشش دەست دەکەوێت هەوڵ بدەی ئەمانە بکەیت تا حکمەتت دەستکەوێت یەکەم هەوڵ بە شارەزایی پەیاکە لە دین دووهەم زۆر بڕۆ خزمەتی أو عالم الربانياني كهم علم وهم حكمة شانتيايا نكي نزيك أو أنا ببي توقع قصي زوريان هي دمورن بلام حكمة يانتيانية حتى با أما نعلميان ببي حتى علمي علماء إسلام يكويان كردبيتون نرونا لايان بوتشي لبر أوي الشيطان لها مو خلق عالم تلا بلام شيطانه آقاتا لخوتان به من بوخوا النصيحة تاناكم لو أنا من برد أنا بزم أخوار وبمرم والله بريزان قورتنين خطر أو عالم زمان شارەزانان تا خەڵک گومڕائەکەن لە ڕێگا دەریانەکەن کە هەموو شتێک بە شێوەیەک باسەکەن بۆ خەڵکی کە سەر لە خەڵکی تێدەن ئاگاتان لێیان بێ با زۆر بزانن با قسەشان زۆر وەکو بەلیغ بێ بەڵام ئاگاتان لێیان بێ ئەوانە مادام حکمەتیان نییە یعنی هیچ داواکردن لە خوای پەروەردگار لە نوێژەکانتا لە کاتی ڕۆژووتا لە کاتی خێرکردن تا زۆر داوا لە خوا بکە کە خوای تەعالا حکمەتت پێ ببەخشێت چکە زۆر گرنگە حەڵاڵ خواردن و خواردنەوە و جلوبەرگت با حەڵاڵ بێ ئەگەر ئەوانت حەڵاڵ بێ دوعاتیش قبوڵە بێ و حکمەتیشت زیاد دەکا یعنی ئەگەر تۆ خەریک حرام بی خواردنت حرام بێ خواردنەوەت حرام بێ جلوبەرگت حرام بێ ئیشت حرام بێ حکمەت وەڵا حکمەتە نامێنێ حکمەت ڕائەکانە دەست زۆر تەجروبە خەڵکان یەکەی هەر بە تەجروبە حەکیمن هەر بە تەجروبە والله ئەم پیاوە بە تەمەنانە هەن لێراکە ئیسا لەوە چە زۆربیان خوێنەواریان نەبێ بەس بڕۆ لایەن دانشە لە بەردەمیانە هەموو ژیانیان پڕە لە حکمەت کەم قسەکردن خۆشەویستەکانم یەکێک لەو شتانەی کە وات پێکا ببێ حەکیم کەم قسە بکەیت یعنی ئەگەر زۆر زەرور نەبێ قسە نەکەی لوقمانی حەکیم ڕۆژێکیان ئەچێتە خزمەتی داود عليه السلام پێغەمبەر داود ئەچێت سەیرەکات داود عليه السلام ئاسن بأسم شيء دروسك جاء داود عليه السلام خوي تعالى يك معجزة كان كفي دابو وقت شون إما قرصناعها بدا اسمان وآوا شتي في دروسك أو آسن خوي تعالى آوا نرمي كردو بوي شتي في دروسك سيدي قلت خليك شتي دروسك هاد بولي أو شي دروسك بلام وتي بوا من برسياكم باب يدن بمزان شيبه الله داود عليه السلام اشتكي دروس كرد دواي قرد يدا سوفرموي أما قلغانا بو جهادو غزا كردن لبيناي خوا قلغانا بو جنگ أمي شوتي سفاز بو خوا لدلي خويا سواز بۆ خوا کە خوای تعالا ئەوەنە حکمەتی پێدام بێدەنگ بووم تا کابرا خۆی جوابی پرسیارەکەمی داوە بەشێک لە حکمت بێدەنگ نییە ئێمە لە هەموو شتێکا قساکەین وەڵڵی بۆیە حکمەتمان نەماوە لە هەموو شتێکا قساکەین لە هەموو بابەتێ قساکەین لە سیاسەت هەر قساکەین لە دین هەر قساکەین کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی زانایانمان وتویانە حکمت دە بەشە نۆ بەشی بێدەنگ نییە حکمت دە بەشە دە نۆ بەشی لە بێدەنگیە دەسەکەوێ بۆیە بەڕێزان حتا ئەتوانین با خۆمان فێری حکمت بکەین بەشێکی خوای داوتم بەشێکەوە خوای نێریەوەتر بەدەستی کەس نییە مناڵ هەیە هەر ئەیبینیوە مناڵی جارێکان عمری تەمەنی 4-5 ساڵە سەیرەکەی پڕە لە حکمت هەر لەناو مناڵەکان خۆتا سەیریکە مناڵێکت هەر زۆر عاقڵە ژیرە هەموو شتێکی حکمەتە مناڵێک تیش سەیرەکەی وان نییە هەنێکی بەشی خواییە بەڵام هەنێکیشی دەست ئەکەوێ بەو ڕێگایانەی کە عەرزم کردن داواکارم لە خوای تعالا و خاترناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە دامەزراومان بکە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی
يا ربي خوايا لو كسانە بین یا رب العالمین کەسە لەسەر ڕێبازەکەی تۆ و پێغەمبەرەکەت کە ناردوتە ئەڕۆن دوور ئەگرن لە ڕێبازەکانی ئەملا و ئەولا. یا ربی خوایا بخاتە ناوە جوانەکانی خۆت ڕحم بە مردوەکانمان بکە، شیفای نەخۆشەکانمان بدە یا الله. خوایا بخاتە ناوە جوانەکانی خۆت هەر کەسێک لەم مەجلیسە دانیشتووە و ئەوەی گوێی لەم وتارە ئەبێ کێشەیەکی خوایا بۆی چارەسەر بکەی. یا ربی خوایا بۆی چارەسەر بکەی. یا ربی خوایا کێشەکانمان چارەسەر بکەی. یا ربی خوایا بخاتە ناوە جوانەکانی خۆت ئەکێشەی موچە چارەسەرکەی یا رب العالمین. یا ربی خوایا ئەم خەڵکە پێویستیان بەوەیە کە نەجاتیان بێ لەم بربەرەکانەی بینی ئەیرە و عێراقا لەسەر موچە. خوایا هەر کەسێ ڕێگرە لەوەی کەوا موچە بە پاکی و جوانی بگاتە خەڵک. یا ربی خوایا بۆ خاتە ناوە جوانەکانی خۆت بە دەردی خۆیەوە مەشغوڵی کە یا ربی. یا ربی یا ربی ئەو دەسڵاتەی کە هەیەی و ئەبێتە باعیز ئەوەی کەوا موچە نەگاتە خەڵکی خوایا دەسڵاتەکەی لێ بسێنیتەوە. یا ربی خوایا لێی بسێنیتەوە. یا ربی خوایا وەکو بەشار ئەسەد ڕوڕەشیکەی. یا ربی خوایا وەکو قەزافی ڕوڕەشیکەی یا رب العالمین. یا ربی خوایا بخاتە ناوە جوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگرێت. یا ربی خوایا ئەمن و ئاسایش لە وڵاتی ئێمە بەرقەرار بکە. یا ربی خوایا بخاتە ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لە ئێمەی ضعیف خۆش بە ماڵ و مناڵمان ساڵح بکە. ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. هو شيء سكان هنديك لنمونكاني حكمة عزي جناب تانكم نمونيك لحكمة نبي الله سليمان عليه السلام. سليمان باوكي هرجان في غمري خوابون باوكي كداود عليه السلام حكمي نێوانی خەڵکێ کرد. سلەیمانی جارێکان گەنج بوو ڕۆژێکیان دوو ئافرەت هاتنە لای باوکی محکەمەیەکیان کرد وتیان ئێمە بە یەکەوە بووین یەکی مناڵێکمان پێبوو گورگ هات مناڵی یەکێکمانی برد. گورگ هات مناڵی یەکێکمانی برد. ئێستا ئەم مناڵە ماوەتۆ من ئەڵێم هی منە ئەویش ئەڵێ هی منە. داود عليه السلام تەماشایانی کرد یەکێکیان گەنجە هێشتا تازە بۆکو بڵێ هنا يعني لە دەوری 20 تا 30 تەمەنی ئەوی تریشان بە تەمەنترە تەمەنی لە 30 بۆ 40 ئیتر لە بەو بۆچوونەی کە خۆی هەیەی بەو ئیجتیهادەی خۆی هەیەی وتی بە تاکید يعني ئەم ئافرەتە تەمەنی کردووە و يعني ئەمە درۆ ناکە بۆیە حکمی دا ئەو مناڵە بۆ ئافرەتە گەورەکە بێ. کاتێ دەرچوونە دەرەوە پێغەمبەر سولەیمان بانگی یانی کرد هەردیان هاتنە لای وتی بابەتەکەتان بگێڕنەوە دووبارە بابەتەکەیان گێڕایەوە بۆ ئەو فەرمووی مادام ئێوە وا ئەڵێن من حکمێکی ترە دەم لە نێوانتانە بڕۆن هەڕەیە بێرن من شارێ بێرن ئەی کەمە دکتۆ کوتێکی بۆ تۆ کوتێکی بۆ ئەو یعنی مناڵەکە کەمە دکتۆ کوتێکی بۆ تۆ کوتێکی بۆ ئەو یەکسەر یەکێکیان دەستی کرد بە گریان وتی بابە من نامەوێ دەباو. پێغەمبەر سولەیمان فەرمووی مناڵەکە بدەن بە ئەم ئەوەی وا دەستی کرد بە گریان ئەوی تریان وتی قەیشەکە بیکە دکتۆ. دوایی باوکی پرسیاری لێ کرد تۆ چۆن یعنی ئەم حکومەتدا وتی باوە گیان کاتێ من وتم ئەیکەم بە دکتۆ خۆ من مەبەستم نەبوو بیکەم بە دکتۆ بەس لەوێ بۆم دەرەکەوێت کامیان دایکە چونکە دایک قژەی جەرگی تێ کاتێ مناڵەکەی لەدەستەدا گرنگ لەلایەن مناڵەکەی بمێنێتەوە قەی نابا لای خەڵکی تریش بێ بۆیە دەستی کرد بە گریان تر بۆیە زانیم ئەمە مناڵی ئەویانە بەڵام ئەوی تریان وتی بیکە بە دکتۆ چونکە مناڵی خۆی نەبوو اعتیادی بوو لەلای. سيركن برزان أمريكا لحكمتي بيغمر سليمان بيغمر عيسى عليه السلام يكي لحكمة كاني أويك نصيحتي شون كوتو قتابي كان يكا حواري كاني بيان الله جوهر مرواري لؤلؤ ما خنا بردسي براز چونك براز نازاني أما جوهره يعني براز خواردني كي جركشلي كي بيسي جرك بيخوا أو خواردني كي خوي حزيليكا تو أجر جوهر كي تبردمي أو ليتي ناقة بويا ايويش كاتي اتاني نصيحتي خلكان كان حيفا والشيخ ما بقيت بردسي شو كل اول كل براز واي خوتاني بيو مشغول ما كان خوتاني شي بيو عزيز مدن ضمن رشو بوتوا حيفا تو لهند يشونا ما وين ما جاري واي ما مصاي عيني هي الراتا شوني واو تار داو قساكا براسي شوني برازك هذا يعني بداخوا حيفا انسان لو شونا نقصبك كشوني ضل رشكان يعني براتا كرو كوبونوي اوانوا
هەر حیفە ئەم عەمامە سپیە بۆی لە شوێنێکە تەڵخی بکەیت کە شوێنی بەرازەکانت، یعنی بەڕاستی. لقمانی حەکیم نصیحەتی کوڕەکەی ئەکا. طبعا لقمانی حەکیم جناتان نەزانن لقمانی حەکیم ئەوە ئەتر مەشهورە، یعنی حتى خوای تعالی سوورەتێکی لە قورئان ناوناوە بە ناوی ئەوە و باسی حکمەتەکانی ئەوەکە. ڕۆژێکیان نصیحەتی کوڕەکەی ئەکا، ئەڵێ کوڕەکەم لا تكن النملة أكيس منك، کوڕەکەم نەکەی مێرولە لە تۆ عاقڵتر بێ. ئەی شوتی باوە یان چۆن یعنی مێرولە لە من عاقڵتر بێ؟ فەرمووی تجمع في صيفها لشتائها، فەرمووی مێرولە لە هاوینە کاتێ خەڵک درەو ئەکا گەنم و جۆرجێ ئەمێنێت، وتی لەوە هەڵەگرێ هەڵێگرێ بۆ زستان، لەوە هەڵەگرێ بۆ زستان. ئەوە عەقڵی هەیە، تۆ نەکەی وا نەبی. سێ ئەم حکمەتە کە خۆشەویستەکانم، تو خوا ئەم حکمەتە هەموو کورد ئەمڕۆ پێویستی پێی نییە، هەموو کورد پێویستی پێیەتی. هەر ئەو موچەیە کە لە دوو مانگجاری ئەدرێ پێمان بڕۆ سێر بازار کە، بڕۆ ژنەکانمان تەماشاکە چۆن شەپلی شەپانی پێوەکەن لە بازارە. یعنی ئەم مێرولە لە زۆربەمان عاقڵترە. یعنی بیر لەوە ناکەیتەوە بڵێ کاکە گیان ئەم موچەیە ئەم جارە لە دەستی ئەمانە دەرچووە، لەوانە جارێکی تر دوو مانگاڵ بکەوێ. ئێمامە یەک على الأقل حسابی ئەوە بکەم منیش. زۆربەمان حسابی بۆ ناکەین. ئەو یەکێکە لە نەکبەتیەکانمان. ئەبوو دەردا آخر قسەمان، ئەبوو دەردا کە بینیەی کۆمەڵی خەڵک گوێن بە قسەی عاشرین و گوێن بە یەکێکەکەن، یعنی گوێنی پێدەن. ئەمیش فەرمووی ئەوە چییە خێرە بۆ قسەی پێەکەن؟ گوتیان وەڵا ئەمە گوناحێکی کردووە پێمان زانیە گرتومانە و ئێستا قسەی پێەکەن، یعنی لەسەر گوناحێک گرتویان قسەیان پێکرد. ئەویش فەرمووی ئەگەر ئەم کابرایە لە ناو بیرێکا بێ بکەوێتە ناو بیرێکەوە، ئێوە دەستی ڕاناکێشن و دەریکەنە دەرەوە وتیان بەرە وەڵا. ئەی فەرمووی ئیتر بۆ جوێنی پێدەن؟ ئەمە وەکو وا داینەن کەوتۆتە ناو بیرێکەوە، ئەبێ ئێوە دەریکەنە دەرەوە، نەک بڕۆن بەردێک لە تایەرێک هەڵگرن و بیدەنە تەقسەرە لە ناو بیرەکە بیکوژن. ئێوە ئیسە واکەن سوپاسی خوا بکەن کە ئێوە وەکو ئەوتان نەکردووە، یان ئەگەر کردوێتتانیش خوا فەزەحتانی نەکردووە سترتانی کردووە. خۆ زۆربەی ئەو خەڵکە ئەو گوناحاکە وا خەڵکی تر کردێتی قسەشی پێکات دوایەوە. زۆربەمان ئەم قسە لە من وەربگرن و تەئکیدم گشتانیش ئەزان وایە، زۆربەمان ئەو خەڵکەی کە قسەیان پێکەن خۆمان هەمان گوناحەکەن، بەڵام قسە بە ئەوەکەین بیر لەوە ناکەینەوە کە ئێمە خوا سترمانی کردێ، خوا ئێمەی ستر کردێ، ئەگینا ئێمەش وەکەوە فەزح بووین. زۆربەمان غیبەتەکەین، زۆربەمان کەبائیر ئەکەین، زۆربەمان دەست بۆ حرام ئەبین، زۆربەمان، بەڵام خوا ئێمەی ستر کردێ. ئەو ئیسا حالیان ئیتر قسمەتەکەی وایە خوای تعالی سترەکەی لەسەر لا بردووە، دەی باش شکری خوا بکەین کە ئێمە وەکە ئەو نیمە، بڵێن یا ڕەبی خوا سوپاس دەکەین. و ئەمجا زۆر زبر نەوین بەرامبەر بە گوناحکاران، بڕێ خەڵکێ گوناحەکەن زۆر زبر نەوین، با بحكمة وبنرمي معامليان لقلاب كان بلكو خويت على هداية أمدا. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلم